بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان ئازیزان، حەزمان کرد لە خولگەی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سەلەم دەرنەچین. لەم مانگە پیرۆزەیە بچینە خزمەتی و بچینە خزمەت یارانی، دواتریش بەراورد دەکەین بە خۆمان بزانین ئێمە لە کوێین و جەنابیشیان لە چۆن. لە بابەتی ئەمڕۆیە باسێکی سەب سپێشاڵیتی واتە مافۆقە تەخەسوسی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم، واتە تایبەتمەندی سەر و تایبەتمەندی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵێ پێغەمبەر بووە، وەحی لای خوای گەورەوە بۆ هاتووە، پەیامی ڕوون و ئاشکرای بۆ خەڵکە گەیاندووە، شەو ڕۆژی خستۆتە سەر یەک بۆ ئەوەی کە ئەو پەیامە بگەیەنێ. کەسێک کە ڕەحمەتەن لیلعالەمین بێ، کەسێک ئەمری پێکرا بێ ئەم پەیامە بگەیەنێتە سەر هەموو زەوی بە ئینس و بە جنۆکەیەوە، ئەبێ ئەرکی ئەم کەسە چەند قورس بێ. کەسێ نامەیەکی پێ ئەیگەیەنێ بەدەستی کەسێک، کەسێ بەریدێکی پێ و لە شوێنێکا مەسیجێکە خوێنێتەوە، کەسێک ئەینێرن و مەئمورە بۆ شوێنێک، ئەرکەکەی لە سنووری خۆیایەتی. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەرکەکەی هەموو سەرزەوی و هەموو مرۆڤایەتی بە جنیشەوە هەر هەمووی ئەگرتەوە تا ڕۆژی قیامەت. کەواتە ئەرکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوکات زۆر قورسە. ئەگە بیری لێ بکەیتەوە بەڕاستی بەش شاخەکانە توان بچنە ژێرباری ئەم ئیشە و ئەمە لە توانای بەشەرێکان نییە. ئەگەریش بکرێ ئەمە ئەکرێت تیمێکی بۆ دروست کرێ، ئەکرێ خوای گەورە کە 124,000 پێغەمبەری هەیە، ئەکرێت 24 لەم پێغەمبەرانە دابنێ بۆ ئەوەی کە ئەم پەیامی کۆتایی زەمانە بگەێنن، ئەکرێ 100 دانیان بەسەر یەکەوە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء، بنو إسرائيل پێغەمبەرەکانیان بە دوای یەکە ئەهاتن. ئەکرا لەم سەردەمەیە ئەم پەیامە قورسە، ئەم پەیامە گەورەیە، ئەم پەیامە شامیلە، ئەم پەیامە تا ڕۆژی قیامەتیە، ئەم پەیامە سەرزەویە، ئەکرا بە یەک پێغەمبەر نەگا، بە یەک کەس نەگات، کۆمیتەیەکی بۆ دروست بێ، جەمعێکی بۆ دروست بێ، خەڵکێ دەستبار بن لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی کە بتوانێ ئەم پەیامە بگەیەنێ. بەڵام سبحان الله، سەرباری ئیشی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سەرباری پێغەمبەرایەتیەکەی وەکو ئینسان، وەکو باوک، وەکو مرد، وەکو ئیشکەر، وەکو قازی، وەکو مامۆستا، وەکو قائیدی قیادەی ثەورە، وەکو قائیدی جەیش، وەکو ئیمامی مزگەوت، وەکو خەتیب، وەکو مفاویس، وەکو سڵحی عەشایر، وەکو سڵحی عائیلە، وەکو کەسێکی خەبیر لە اقتصادە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ئەمانەی هەبووە کە ئەکرا هەر یەک لەم ئیشانە ئیشی ئومەتێ بێ، ئیشی کۆمەڵە خەڵکێکی مختص بن. کابرا کە پێڵێن قازی بەس قەزاوەتی پێکرێ، کابرا کە پێڵێن دکتۆر بەس دەتوانێت دکتۆر بێ، کابرا کە پێڵێن کاکە تۆ قایمقامی ئەم شارەیت بەس دەتوانێت ئەوە بکە، کابرا کە پێڵێن کاکە تۆ قیادەی جێیشی ئەو جێیشامی لە بەردەستی توایە بەس ئەمە تەخەسوسەکەیەتی. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرپاکی هەموو ئەمانە تەخەسوسەکەی خۆی ون نەکرد، لەگەڵیشی ئیشەکانی تریشی ئیدارا کرد و بەڕێوەیە برد. عەجیبە، بەس بێنە بەرچاوی خۆت، کەسێ لە یەک کاتا بتوانێ هەموو میشانە بکە، شەویشی دانابێ بۆ عیبادەتی خوای گەورە. خوای گەورە کە پێی فەرمێ یا ئەیوهە المزەمل قم الليل إلا قليلا یا ئەیوهە المدەثر، هەموو ئەمانە هەستە، ئیشکە، بگەڕێ، عیبادەت کە، شەو مەخەوە. ئەگەر عیبادەت لەسەر سەحابەکان فەرزیەتی دوای ساڵێ لاچوو، لەسەر پێغەمبەری خوا شەونێژ فەرز بوو تا ڕۆژی قیامەت. بۆیە خوای گەورە فەرمێ إن ربك يعلم أنك تقوم أدنى من ثلثي الليل ونصفه وثلثه وطائفة من الذين معك. ئەی محەممەد خوازانەیە کە تۆ زۆرینە و شەو یەک لەسەر سێی شەو بەخەبەر بیشە و نوێژ دەکرد. ئەم
ئەم جانیبەی عیبادەتیشی لەبیر نەکردبوو. لە کاتێکا خوای گەورە پەیامی بۆ نێرێ کە ئیتر قەد غەفەر الله لەکە ما تەقەدەمە من ذەنبیکە وما تەئەخەر. هەڵەسێ دیسان عیبادەتەکە من و تۆ بینەڵێن الحەمدولله دەرەجەی نهائیمان هێنا 100% هێنا و تەواو. خلص يديسان شو نيوجك يا عائشة ذريني أتعبد لربي أي عائشة لم قربا عبادت بخوابكم فم يا رسول الله ألم يغفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر قال يا عائشة أفلا أكون عبدا شكورا أي عائشة عبدك سباس گزار نبم كخواي قولي تاوانا كانوا خوش بوا منش من بالي لي بموا لقال أمشى شو روجي خصبوا سريق من نازان بيغمبري خوازم چنين نستوا چەنی ئیسراحەتی کردووە لە ماڵی شەوقاتی نەخستوەتە سەر قاچ جامی ئاوم بۆ بێنە نانێکم بۆ حازرکە ئەو جێم بۆ ڕاخە دەرگا داخە کەسی ئاجم نەکە نامەوێ گوێم لە دەنگی مناڵ بێ ئەو پەنجەرانە داخە با دەنگی مزگەونەیەتە ئەم دیوەوە نا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەستی خۆی پێڵاوەکانی خۆی پینا کرد جلەکانی خۆی ئەگرو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچووە ژێر بزن و ماڭا ئەیدۆشی و شیرەکەی هێنایەوە سبحان الله والله من تو بين كاكا ملا بيانيو ما مالي دراوكم طاقتي اسمنيه لمالي شو حاسبكم بدا سوي تشك تشك خليكي حساباتم كي طاقتي امام هي ملا بيانيو عمره 6 درز متوتو ما مصام ايشم هي مشغولم لبيانيو من مراجع ميش كان بردو موظفم لدايريكا بابا ملا بيانيو يمو اشمو اخوليمو تاكسي جرم اما بمناك يا كاكا لدكانم اولي اونبري او بكلق نايا او اشتكى اجرته او بارم لاته او قرزكم نيناوته كاكا بخواتها ختمنا ما سبحان الله بيغمبري اخوا صلى الله عليه وسلم لقال همو امانه يشتا فرياي اختصاصك خويا كبه يشتا فرياي شكي خويا كبه من دالكي كم اندامو هانديكاب خود بينا برچاو همو ما لمالو من دالي هانديكاب مان هي من دالي ديس اي بلمان هي كبيه وتري من دالي كم اندام ازاني كم من دالانا من دالانا او من دالانا كشيكي جوان مان هي لمكتبه لششه يتوا دايكي نانكي حاضر كردوا كشمر نانكو بخو كرم نانكا سادو طاقت منيا سعيم هي ايشم هي سفر داخراوه نان حاضر كراوه خراوة بردسي هر او ما وكوسك بقري تبيكي بدميا طاقتي وينيا دواي ام داي كدا ما وهلا سيبي ام نانك وكاتو لبردسي ام كشيا شاي بري بري قاوي بو بري شيدي بو بري شربتي بو بكا جولكي بو سرما وگرمكا دزنا اللي هيك هو ما فدا قابيك جلكي خوشي دا جلكم بيسا دا جلكم اوتونيا باوكا هموشتك دايكا ام من داڵە وا فێر کراوە لە ماڵی خۆتا وەکو منداڵێکی کەم ئەندام خزمەتە کرێ لە ماڵەوە کە خوای گەورە فەرمێ الرحمن فاسأل به خبيرا خوای گەورە فەرمێ پرسیار ئەگەر ویستی لەباری خوا بکەی پرسیار لە خەبیرێ بکە سبحان الله خبير يعني شي كابرال خبيري كان لأوروبا وهناوا يعني شي خبيري أوروبا يعني كسيكا خبري زور لم إشاها مش يعني بو أمكارة ترخان كردوا أما بيوتي خبير جاء أم خبيرة لسياريها بي لموبايلها بي لجسمي إنسانها بي لبنايا بي لجسرها بي لدكان ناريها بي لقسزانيها بي لهربواريكي ترا بي أما بيوتي خبرة أما بيوتي تخصص أما يكي أما لاقين بيهايند أما يكي أما براستي حتى يستاكن النقص مان هي وخلقي بيجيشتو أما بيناقين زور جار عيبو عال لخومان دوزينوا وبو أوروبا بيشكوتوين بو چي بيش ناكوين زي أوروبا چي بيش يخصوا باوكا جان أوروبا تخصص بيش يخصوا أم سبيشاليتي تخصصي كبيغمبري خوا صلى الله عليه وسلم فيرمانكا أم وردكارية أم فوق التخصصا أجر أم شارع بجاري 1000 دكتوري تيابي مقيم بن 1000 دكتور بهر هزارك ناتواني عمليات يبكى بهر هزارك يعني بشتى تخصصنا بن همي مقيم بيت بلام يك دكتوري متخصص لو بواريا بمكاره الله سيو أركك لكلهم يكاتوا بوي إما بيويس من بخلكي متخصصة لهنغاريا بوم لو ما غاني بيشوا سبحان الله أمهم دكتور لسرانسري عالم وكوب بوا والله لموليكولر ولخالي وايا لجيني وايا باسي أنا كرت أمو خوايا أم جينتو بلي هر هبي هر وجودي هبي
کابرا یەک مؤسسەی گەورە، یەک سنتەری بەحسی گەورە 10 ساڵە خەریکی یەک ژینە، بەڵام کۆڵی نەیاوە. هەموو ساڵێکیش فەشەلی هێناوە، بەڵام کۆڵی نەیاوە. ئەم ساڵ لە مەعرەزەکەی دۆسەڵدۆرف بووم، بە دوای شتێکا گەڕێن بۆ ئەوەی کە سەرەتانی مەمک کەشف بکەن. وتم ئەو جیهازەم بنێ، لە یابانیەکەم پرسی، وتم ئەو جیهازەم بنێ کە دروستان کردووە. وتی نا، ئەو جیهازە بۆ بەحسە، هێشتا نەمان هێناوەتە ناو بازاڕەوە. وتم خۆ پاروپێراریش ئەو جیهازە حەد بۆ بەحس بوو، هێشتا. وتی هێشتا ماوەمانە، هەر چاوەڕێکە. وتم لەوانەیە من کۆتاییم پێ بێت و ئەم جیهازە نەکرێتە بازاڕەوە. بەڵام هەریکەن، مشکلی ئێوان ئەوەیە، مشکلی ئێمەش ئەمەیە. ئەو هەریکە بەدوایە ئەچێ، ئەو تونێڵە هەر کوونەکە، بە هەر شوێنێ بێ، بە هەر جێگەیەک بێ. ئێمە الحەمدوللا دڵمان خۆشحاڵین، الحەمدوللا تونێڵمان هەیە، دڵمان بۆ خۆشە. لە بەریتانیا چوون بۆ فەڕەنسا بە تونێڵەکەی ژێر ئاوە، تونێڵێکە کە قیتاری پیا تێپەڕە بێ، سیارە تێیەچێ، هەر سیارەکەمان ڕێک بدە ناو قیتارەکەەوە. کامل ئەم قیتارەوە، ئەم هەموو سیارەیە، ئەم هەموو نەفەرە بەم قیتارەیە بە ژێر ئاوە بە درێژایی 52 مەتر، ئەم سەرۆسەری تونێڵەکە بە درێژایی 37 مەتری ژێر ئاو لە ناو تونێڵەکەیە، کاگەر یەک کونی تێبێ هەمووی غەرقە بێ. سبحان الله، ئێمەش دووشانمان بۆ پێکەوە نابەسرێتەوە. بۆ بەریتانیا و فەڕەنسا لە کاتێککە هاتم تونێلان دروست کرد، هەر یەکەوە عەلەمی خۆی پێبوو، لە ناوەڕاستا گەیشتن بە یەک، هەر یەکە و لە شوێنی خۆیەوە ئەم لایکون کردبوو، ئەو لایکون کردبوو، لە ناوەڕاستا لێکیان دا و عەلەمەکانیان لەو بینەیە گۆڕیوە کە ئیساکەنش بۆ بە شتێکی تیسکاری لە مەتحەفەکانیانە هەیە. بەداخەوە ئێمە ئەوەی کە پێشتر کراوە، ئەوەی کە قایمقامێکی بەڕێزی ئەم شارە ئەمڕۆیکا پردێ دروستەکە، قایمقامەکەی دوایوتێکیە. ئەی کاکە بێ بزان قایمقام گۆڕاوە، چۆن نەزانن؟ هەیە بزان قایمقام گۆڕاوە، سیستم گۆڕاوە لە شارەکەیە. نایە کاری ئەوەی پێشوو بکاتەوە، نایە ئیشەکەی ئەو تەواوکە. سیستمێک مەفروزە خەڵک لەسەری بڕوا، بەرنامەی 100 ساڵی ئەم وڵاتە دیار بێ. ئێمە بەرنامەی سبەینێمان دیار نییە، نازانین چی ڕۆدا. مشکلەی ئێمە ئەمەیە بەڕێزەکانم، مشکلەی ئێمە نەبوونی تەخەسوسە، لە هەر شوێنێکا نابێ بیت. ئەو خوشکەی کە هەموو کێشێکە زانێ و بەڵام لە هیچیش نازانێ، نەبوونی تەخەسوسە. ئەکرێ ئەم خوشکەمان زۆر پسپۆر بێ لە بوارێکە، بەڵام لە بوارێکی ترا دەسەوسان بێ. معقول نییە کچێکمان لە زانکۆپیەکە کە حەملێ بێ، ڕۆحێکە دایە چۆن مناڵم بێ، دایە چۆن مناڵ بەخێوکم، دایە چۆن شیری بەمێ، دایە چۆن جلی بگۆڕم، دایە دای پێکی بۆ خاتی خوا. کاتی خۆی دایکانی ئێمە بە دەرزیانیان خستەوە و هەمووشیان الحەمدوللا دکتۆر و کەسی پرۆفشناڵ دەرچوون. ئێستا تاقەتی نییە شیرەکەی باتێ. خۆشەویستەکان ئێمە خۆمان خۆڵەکەین بەسەر خۆمانە. گەنجێکمان هەیە دانیشێت میکانیک تەواوەکە، لەولەوە خەریکی دوکانناریە بێ. گەنجێکمان هەیە پەرستیاری تەواوەکە، لەولا ئیشی دەست ناکرێت خەریکی تەکسیە بێ. ئەمەیە کە هەموو شتەکانی بەسەر ئێمەیە، بۆیە نابین بە هیچ، بۆیە ئەم وڵاتانە بین پێ ناگەین. سێری پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم، لە دوای خۆی چی بەجێهێشت؟ لە دوای خۆی متەخەسیسی بەجێهێشت. بە هەموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ڕەنگی دایەوە و کە پەلی کێشا و کە نووری بەخش کردەوە بەسەر سەحابەکانە، فەرمووی ئەرحەم ئومەتی بئومەتی ئەبا بەکر وأشدهم في أمر الله عمر وأصدقهم حياء عثمان وأقرأهم لكتاب الله أبي بن كعب وأعلمهم بالحلال والحرام معاذ بن جبل وأفرضكم زيد بن ثابت. لا إله إلا الله. ولكل أمة أمين وأمين هذه الأمة أبو عبيدة بن الجراح. فرموي لا تخصص كان برحمترين تان بو أمتكم لأمتكم أبو بكر، أم إخصاصي أبو بكر برحم بسوز بو أمتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم، لهمي عند الناس كثيرون دل نار متر. وأشدهم في أمر الله عمر، بلام كسي لحقها بيدن نبيو لسر خواب جواب بي عمر. أجر بيغمبري كي تردواي من ببوايا عمر أبو. الله أكبر. وأصدقهم حياء عثمان، لهمو الصحابة كان بحياة وتر وبآبر وتر وشرم كان تر عثمان. لكاتي قاكلي قوما بارينما زواي بيغمري خواب صلى الله عليه وسلم، همو باركاني كرد بخير لريجي هذا
ماڵەکەی خۆشی چۆڵ کرد هاتە ماڵی پێغەمبەری خوا و پێغەمبەری خوا سەڵ عەلەیهی وسەلەم فەرمێ عوسمان ئەو نە بەشەرم بوو هەتا ئێستا دەنگی قاپی حەمامەکەیم نەبیست کە ئاو کا بەخۆیان چکە زاوای لە ماڵەکەی منە جوملێک دەنگی قاپی حەمامەکەی نەبوو کە ماڵەکان ئاوا بەدەمیەکەوە بوو وأعلمهم بالحل وأقرأهم أبي لهمو كسي قرآن خوينتر أبي كري كعبة ما تخصصي قراءاته أم بياوا إيشي بس قرآن خويننا وكما مصاخوا زيبتو أو بودن خوشي وقرآني بخينين أويل حلال وحرام شارزاي معاذ كري جبله أبو بكر نية وأفرضكم زيد أويك حقي ميرات وحسابات زاني زيدي كري ثابتة الله أكبر وهمو أمتي أميني كي هي أميني أم أمتي إيمش كبيوتي سكرتري كبيوتي سرباريزي أم أمتا سكريت لا أبو عبيدي كري جراح بيغمبري إخوة همو تخصص كان دابش أما شهادة بيغمبري إخوة صلى الله عليه وسلم